سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکار ماتوونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەمە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی دوکاندارانی شارۆچکەی تاعمیرکاران لە سنا. کۆبوونەوەی دانیشتوانی گوندی عەلی شێروان لە بەدرەی ئیلام. پشتیوانی گەوهەر عشقی لە مینا سوڵتانی دایکی نەمر شەهریار محەممەدی. گیانلەدەستدان و برینداربوونی 300 کرێکاری کرماشانی لە 5 مانگی سەرەتایی ساڵ. خۆپێشاندانی کوردانی فەنلاند بە بۆنەی دووهەمین ساڵ ڕۆژی شۆڕشی ژینە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە سەکۆنەوتیەکانی عەسەلوویە، کەنگان و جەم. مانگرتنی کرێکارانی پەیمانی وەرکان سالز لە پارسی جنوبی. ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی مخابرات لە تەورێز. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز بە بۆنەی ساڵڕۆژی شۆڕشی ژینە لە ئێسپانیا و ناونانی گۆڕەپانێک لە شاری فرانکفۆرتی ئاڵمان بە ناوی ژینە ئەمینی. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی دوکاندارانی شارۆچکەی تاعمیرکاران لە شاری سنە. ڕۆژی سێشەمە 27 خەرمانان دوکاندارانی شارۆچکەی تاعمیرکارانی شاری سنە لە ناڕەزایەتی بە پۆلۆمکردنی دوکانەکانیان لەلایەن ئیدارەیە ماکن کۆبوونەوە. بەپێی هەواڵی گەیشتووی ئیدارەیە ماکنی شاری سنە بە بیانووی بەشداری کۆمەڵێک لە دوکاندارانی شارۆچکەی تاعمیرکارانی سنە لە مانگرتنی گشتی 15 سنفی داخستووە. ڕۆژی سێشەمە دوکانداران لە ئاستداخرانی دوکانەکان ناڕەزایەتیان دەربڕێ و خوازیاری کرانەوەی دوکانەکان، کەمکردنەوەی نرخی باج و پارچەی یەدەکی ئۆتۆمۆبیل بوون. کۆبوونەوەی دانیشتوانی گوندی عەلی شێروان لە بەدرەی ئیلام. ڕۆژی سێشەمە 27 خەرمانان دانیشتوانی گوندی عەلی شێروانی سەر بە شارستانی بەدرەی پارێزگای ئیلام لە ئازداگیرکردنی زەویەکانیان لەلایەن مافیای مەعدەن ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی چالاکانی مەدەنی ئیلام، شیرکەتەکانی مەعدەنکاری لە پارێزگای ئیلام ڕوویان کردووەتە دەشتاییەکانی دەوروبەری گوندی عەلی شێروانی بەدرە و وێڕای داگیرکردنی زەویوزاری خەڵک ژینگە و سروشتی ناوچەکەشیان تێکداوە. بەپێی زانیاریەکان، ئاراستەی چۆمی ئەو ناوچە لەلایەن شیرکەتەکانەوە گۆڕدراوە و جوتیاران بۆ دابینکردنیاوی کەشاوەرزی تووشی کێشە بوون. ناڕازیان بە داخستنی جادەی بەدرە بۆ پاکۆڵ، خوازیاری ڕاگررتنی کار و چالاکی مەعدەنەکان لەو ناوچەیە بوون. پشتیوانی گەوهەر عشقی لە مینا سوڵتانی دایکی نەمر شەهریار محەممەدی. گەوهەر عشقی دایکی هەمیشە زیندوو سەتار بەهەشتی ڕۆژی سێشەمە 27 خەرمانان ڕاگەیاند ئەگەر مینا سوڵتانی دایکی شەهریار محەممەدی یان بەختکردووی ڕێگای ئازادی لە زیندان ئازاد نەکەن، ئەوەمان لە خواردن دەگرێت. گەوهەر عشقی لە پەیامێکدا وێڕای شەرمەزارکردنی گوشارەکانی حکوومەت بۆ سەر بنەماڵەی دادخوازان، دەست بە سەرکردنی ئەحمەد حەسەنزادە باوکی نەمر محەممەد حەسەنزادە و مینا سوڵتانی دایکی نەمر شەهریار محەممەدی بە توندی ئیدانە کرد. گەوهەر عشقی ڕایگەیاند کە بۆ پشتیوانی لە بنەماڵەی دادخوازان و بەندکراوانی مانگرتوو لە زیندانەکانی ئێران دژ بە سزای ئەعدام مان لە خواردن دەگرێت. شانی باسە کە مینا سوڵتانی ماوەی 5 ڕۆژە لە گرتوخانەی ئیتلاعاتی ورمێدا زیندانی کراوە و ئەحمەد حەسەنزادەش ماوەی 2 ڕۆژە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی بۆکان کراوە. گیانلەدەستدان و برینداربوونی 300 کرێکاری کرماشانی لە 5 مانگی سەرەتایی ساڵ. بەپێی ئامارەکان لە 5 مانگی سەرەتایی ئەم ساڵدا زیاتر لە 300 کرێکار لە پارێزگای کرماشان بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار کوژرا و بریندار بوون. سەرۆکی پزیشکی دادی کرماشان ڕۆژی سێشەمە ڕایگەیاند لە ماوەی 5 مانگی سەرەتایی ئەم ساڵدا 17 کرێکاری پیا و ژن لە پارێزگای کرماشان بەهۆی ڕووداوەکانی کار و نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لەدەستاوە. هەروەها 315 کرێکاری دیکەش بە هەمان هۆکار بریندار بوون کە 14 کەسیان ژن بوون. خۆپێشاندانی کوردانی فەنلاند بە بۆنەی دووهەمین ساڵ ڕۆژی شۆڕشی ژینە. ڕۆژی سێشەمە 27 خەرمانان کوردان وێرانیانی دانیشتووی وڵاتی فەنلاند لە خۆپێشاندانێکدا لە شاری هێلێنسکی ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە گرت.
بەشداربوانی ئەو کۆبوونەوە لە دووهەمین ساڵ ڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژیان ئازادی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیمیان بەدەستەوە گرت و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. ئامادەبووان داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد بەرپرسانی قەزای و ئەمنیەتی ڕژیم سزا بدەن و کۆتایی بە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەو ڕژیمە و ئەو ڕژیمە جەنایەتکارە بێنن. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە سەکۆنەوتیەکانی عەسەلویە کەنگان و جەم. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە سەکۆنەوتیەکانی عەسەلویە کەنگان و جەم ڕۆژەی سێشەمە 27 خەرمانان بۆ جارێکی دیکە دەست بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی ئەقدەست بەکردەوە دەراتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی گەڕانەوەی ئەو بڕەپارەکە لە ساڵانی ڕابردووەکو باز لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە لەسەر کارلابردنی بەرپرسانی ناکارامە کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنێلی نەوت و دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بوون. مانگرتنی کرێکارانی پەیمانی و ئەرکانی سالس لە پارس جنوبی. ڕۆژی سێشەمە 27 خەرمانان کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەکانی پارس جنوبی و پارسیان بۆ جارێکی دیکە لە ناڕەزایەتی بەجێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. کرێکارانی پەیمانکاری بوو ئەرکان سالس خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە پێدانی داخوازیە دواخراوەکان بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان بەکردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی وەلانانی پەیمانکار واروەها گۆڕانی دۆخی پیشەیی و هاوسانسازی حەقدەست بوون. ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی مخابرات لە شاری تەورێز. کرێکارانی پەیمانی شاغڵ لە شرکەتی مخابراتی تەورێز ڕۆژی سێشەمە 27 خەرمانان بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە ئەست دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی پەیمانی مخابرات خوازیاری پەرداختی حەقدەست و مەزایە دواخراوەکان زیادکردنی حەقدەست پێدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان و گۆڕێنی دۆخی پیشەیی بوون. کۆبوونەوەی کەمەندامان لە شارەکانی تاران و ئیسفەهان. ڕۆژی سێشەمە 27 خەرمانان کەمەندامان لە شارەکانی تاران و ئیسفەهان دژ بە دۆخی خراپی مەعیشەتی و بێبایەخی داخوازیەکانیان لە بەردەم ڕێکخراوی بێهزیستی کۆبوونەوە. کەمەندامانی تاران و خاوەن ناوەندەکانی پێڕاگەیشتن بە کەمەندامان لە ئاست چوونە سەرەوەی 40% یارانەی ناوەندە خصووسیەکان و نەدانی مابە تەفاوەتی شەژمانگەیان ناڕەزایەتیان دەربڕی. لە شاری ئیسفەهانیش کەمەندامانی ئەو شارە دژ بە بڕیاری دەوڵەت بۆ ڕادەستکردنی زەویەکانیان بە کارمەندانی دادگوستەری کۆبوونەوە و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی گورگان و بەندەر عەباس. ڕۆژی سێشەمە 27 خەرمانانی ساڵی 1403 هەتاوی دوو بەندکراو لە بەندیخانەکانی گورگان و بەندەر عەباس بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارەدران. بە پێی راپۆرتی ناوەندی مافی مرۆڤی ئێران دوو بەندکراو بە ناوەکانی عەلی موراد حەسەنزادە تەمەن 33 ساڵ و حەمید ڕەزا حەسەنزەهی سانی تەمەن 6 ساڵ خێزاندار و دانیشتووی شاری زاهیدان کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەرکرابوون بەیانی ڕۆژی سێشەمە لە زیندانەکانی بەندەر عەباس و گورگان ئیعدام کراون. تا ئێستا هەواڵی لە سێدارەدانی ئەم زیندانیانە لە میدیا ناوخۆیەکان بڵاو نەکراوەتەوە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواست بە بۆنەی ساڵڕۆژی شۆڕشی ژینە لە وڵاتی ئیسپانیا. ڕۆژی 16 سێپتامبر بە بۆنەی دووهەمین ساڵوەگەڕی شۆڕشی ژینە کۆبوونەوەیەک لە شاری فۆنخریۆلا لە هەرێمی ئاندلۆسیای ئیسپانیا بە بەشداری کۆمەڵی خەڵکی ئازادیخوازی ئیسپانیایی ئێرانی بەهایی و کوردانی نیشتەجێی ئەو وڵاتە بە دوای بانگەوازی کۆمەڵی کوردانی ئاندلۆسیا بەڕێوەچوو. کۆبوونەوەکە بە یەخولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی ژینە ئەمینی و هەموو گیان بەختکردوانی شۆڕشی ژینە بەڕێوەچوو. پاشان پەیامی کۆمەڵی کوردانی ئاندلۆسیا بە زمانی ئیسپانیایی خوێندرایەوە دواتر
وتاری نوێنەری ئەمنستی ئەنتەرناسیۆناڵ پێشکەشکرا. دواتر نوێنەری شارەوانی فۆنخۆڕۆڵا قسە و باسێکی پێشکەش بە بەشداربووان کرد. لەلایەن نوێنەرانی بەهاییەکانی ئەو هەرێمە پەیامێک پێشکەش کرا و دواتر نوێنەری بەلوچەکان بە زمانی فارسی پەیامەکەی خوێندەوە. کۆبوونەوەکە بە دروشمی ژن ژیان ئازادی بە زمانی کوردی، فارسی و ئیسپانیایی لەگەڵ بەشداری گەرموگوڕی بەشداربووان کۆتایی پێهات. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ناونانی گۆڕەپانێک لە شاری فرانکفۆرتی ئەڵمان بە ناوی ژینا ئەمینی. ڕۆژی دووشەممە 26 خەرمانانی ساڵی 1403 هەتاوی بە بۆنەی دووهەمین ساڵ ڕۆژی دەستپێکردنی شۆڕشی ژینا لە شاری فرانکفۆرت ڕێوڕاستمێک بەڕێوەچوو کە تێیدا گۆڕەپانێک بە ناوی ژیناوە ناونرا. لەم چالاکیەدا کە لەلایەن ئەنجومەنی شاری فرانکفۆرتەوە ئامادەکرابوو، سەرۆکی شارەوانی نەرگێز ئەسکەندەری و کۆمەڵێک لە ئەندامانی ئەنجومەنی شاری فرانکفۆرت ئامادە بوون. سەرۆکی شارەوانی فرانکفۆرت و نوێنەرانی شۆڕای ئەم شارە لەم ڕێوڕەسمەدا بە فەرمی پشتیوانی خۆیان بۆ ڕاپەڕینی شۆڕژگێڕانەی گەلی ئێران لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕاگەیاند و گۆڕەپانێک لە شاری فرانکفۆرت بە ناوی ژینا ئەمینیەوە ناونرا. لەم ڕێوڕەسمەدا پەیامی ئەمجەد ئەمینی باوکی ژینا کە بەو بۆنەیەوە نردبووی پاخشکرا و ژمارەیەکی زۆر ئێرانی و خەڵکی شاری فرانکفۆرت و دەوروبەری ئامادە بوون و ئەوانیش سوپاس و پێزانینی خۆیان بۆ بەرپرسانی شاری فرانکفۆرت ڕاگەیاند. وەڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.